پەرەگرافەکە دەخوێنمەوە دوایەوە دەچمە سەر باسکردنی. ئەڵێ گەر ئەم بوونەوەرە کە عەقڵی پێبەخشراوە ئەم عەقڵەی سوودێکی پێ نەگەیەنێت تەنها ئەوە نەبێت کە لەو توانا سروشتیانەی خۆی ڕامێنێ کە شانسی ئەوەی هەبووە سروشت پێی ببەخشێ و لەبەر ئەنجامی ئەوەی کە لەو توانا سروشتیانە ڕادەمێنێ سەری لە خۆی سوڕ بمێنێ و دڵی خۆی خۆش بکە بەوەی کە سوودیان لێ دەبینێ و گزارش بکات لە پێزانینی خۆی بۆ ئەو هۆکارە کە ئەو نێعمەتانەی پێبەخشیوە. گەرکاری عەقڵ تەنها ئەوە بێت و سروشت وای نەکردبێ کە توانای ئیشتیهاکردن و ئارەزووکردنی ئەو بوونەوەرە بخاتە ژێر ڕکێفی ڕابەرایەتیکردنی لاواز و سەر لێ شێوێنەری ئەو عەقڵە کە ئەو بوونەوەرە تووشی لادان دەکات لە وەدیهێنانی ئەو مەبەستەی کە بە شێوەیەکی سروشتی بۆ وەدیهێنانی هێنراوەتە بوون. ئەوە سروشت بەمە کارێکی بەجێی کردووە و سازە لەگەڵ ئەو ئامانجەی کە ئەو بوونەوەرە بە سروشتی لە پێناو وەدیهاتنیدا هاتووەتە بوون. سروشت بە ڕێگەگرتنی لە عەقڵ کە بەرەو ئەوە بڕوات بەکاربردنێکی کارێکی هەبێت یان بێری ئەوەی کردبێ کە بە بیناییە گشتگیرەکەی پلانی خۆشبەختی و هۆکارەکانی بەجێگەیاندنی ئەو پلانەی هەموو دابێتە دەست غەریزە ئەوە ڕێگایەکی دروستی گرتووەتە بەر بۆ وەدی هاتنی ئامانجەکەی. تەمان ئەم پەرەگرافە لەگەڵ پەرەگرافەکەی سەرەوە کە دەڵێ عەقڵ ئەگەر حاکم بێت لەگەڵ لەسەر ویست بۆ وەدیێنانی ئەو ئامانجەکە عیبارەتە لەمانەوە خۆشگوزەرانی ئەوە کارێکی نابەجێیە. بۆچی؟ چونکە عەقڵ لەوێ دەبێتە عەرقەلە لە بەردەم ئەوەی کە ئەو فشارانەی ئەو پێداویستیانە لە ناوە دێخەنە سەر ئینسان ئەو فشارانە لا بچن تاوەکو ئینسان بە خۆشی بژی لەگەڵ چی؟ لەگەڵ ئەوەی کە یعنی بتوانێت ئەوە بەدەست بێنێ. چونکە عەرقەلەکە عەقڵ هات ئیتر عەقڵ ئەبێت و نابێتی خۆیە پێت دەڵێ نابێت بچی ئەو نانە بخۆیت بۆ نمونە چونکە ئەو نانە هی فلانە کەسە. بەڵام کاتی ئەگەرە برسیەتیەکە بێ برسیەتیەکە وەکو لەوەی لە حیوانێکە هەیە گوێ ناداتارێ ئەو نانە هی کێیە یا هی کێ نییە لەبەرەوە نانەکە بەدەست دێنێەوە بەربەز لێرە نییە. کەواتە ئەڵێ ئەگەر بە پێی غەریزەکە شتەکە بڕوا بڕێوە ئەوە بە ئاسانترە و پێداویستیانە دەست دەکەوێت و بە زووتریش دەست دەکەوێت و کاتە ئینسانەکە چی دەبێت؟ خۆشبەختتر دەبێت. تەمان ئەمە ئیتر ئەم فکرەیە دواتر فکرەی هێز دێنێتە پێشەوە چونکە تۆ بۆ ئەوەی غەریزەکە بگاتە زوو بگاتە ئامانجەکەی خۆی پێویستت بە چییە؟ پێویستت بە هێزە. ئەوانەی بەهێزن دەتوانن زوو لە خواردنەکە لە بەهێزەکان بسێنن. بزانن چۆنە ئەم فکرەیە کە بە ناوی سروشتەوەیە چۆن شەرعیەت ڕەوایەتی دروست دەکا بۆچی؟ بۆ هێز. و چۆن ڕەوایەتی دروست دەکا بۆ مۆزۆی کۆیلە و سەردار کۆیلە و ئاغا زاڵبوونی هێزێک لەسەر هێزێک. بۆیە فکرەی زاڵبوون و کۆیلایەتی لە ڕاستیە ئەسڵێکی تەواو ڕۆسۆیی هەیە. بە پێچەوانەی ئەوە کە فکری ڕۆسۆ بە فکرێکی چی دەبینن کە بە ئەسڵی ئازادی دەبینن و لێرەوە ئێمە تێدەگەین لەوە کاتێک ئێمە وا بیرمان کردەوە ئەو کاتە شەرعیەت بەهێز دەدەین بێتە ناو کێشەکەەوە کە شەرعیەتماندا بەهێز ئەو کاتە ئەوانەی بەهێزن ئاسانتر دەتوانن خۆشگوزەرانترن. بۆچی؟ چونکە بە ئاسانتر دەستیان دەگاتە نانەکە بۆ نمونە تاوەکو فشارە لەسەر خۆیان لابن و خۆیان بێڵنەوە لەوەی کە کەسێک بەهێز بێ. بەهێزەکە نانەکەی لێ دەسێندێ هێزدارەکە چی دەکا؟ زوو دەگاتە نانەکە. ئەلێرەوە چی دروست دەبێت؟ کاتێک کە هێزاتە پێشەوە یەکسەر شتێکی تر دێتە پێشەوە ئەویش حەزکردنە لە زاڵیەتی. ئەو کاتە نانەکە معنای نامێنێ وەکو ئەوەی کە تۆ بۆ لابردنی فشارەکە لەسەر خۆت بەدەستی دێنی. ئەو کاتە نانەکە بەدەستێنانی نانەکە ئامانج نییە. ئەی چی ئامانجە؟ حەزکردن لە سەیتەرەکردن لەسەر ئەوەی کە نانەکەی لایە دەبێتە ئامانج. ئەو کاتە هێز چی؟ یەکسەر ئامانجی هێزیش دەگۆڕێ بۆ زاڵبوون. یعنی هێز لێرە تەنها بۆەوە نییە نانەکە بەدەست بێنی. بۆ چییە؟ بۆ زاڵبوونە بەسەر ئەوەدا کە وەکو تۆ ئینسانە و نانەکەی لایە. نانەکە ئەو کاتە دەبێتە چی؟ بیانوویەک بۆ تێرکردنی غەریزەی زاڵبوون. لەبەرەوە ئەم فکرە ڕۆسۆیە لە ڕاستیە لە ئەساسەوە ڕەوایەتێکی سیر دەدا بەهێز و دواتریش ڕەوایەتی دروست دەبێت بۆچی؟ بۆ زاڵبوون. و ئەمە تەمان لامان کاتیشا فکرەیەکی چیشە؟ داروینیە. ململانەیە لە پێناوی
مانەوەدا ئەوانەی بەهێزن بەرگەی ژینگەکە دەگرن ئەوانە جۆرە ئەسلیە باشەکەن ئەوانە دەمێننەوە ئەوانەش بەرگەی بیەکە ناگرن لە ناو دەچن ئەمە قانونێکی سروشتیە ئەمە تەمانەم فکرەیە کاتێک کە نەقل دەکرێت و ئینسان واوێ نادەکرێتەوە یەکسەر شەریعەت دەدا بەچی بە سیستەمی هێز و زاڵێتی یەکسەر سیستەمێک دێتە ئاراوە بۆ ڕەخسنی پەیوەندیەکان سیستەمێکی دیکتاتۆری سیستەمێک کە هێز بەهێزەکان تایە چین زاڵن لەسەر بێهێزەکان بێهێزەکان لە خزمەتی چیان لە خزمەتی بەهێزەکانە طبعا ئەمە سەرەتا باز لەوە دەکرێت ئەگەر هات و عەقڵ طبعا لێرە عەقڵ ئەو عەقڵەیە کە حساب دەکات عەقڵێکی حسابیە ئەم عەقڵە حسابکارە عەرقەلەیە لە بەردەم چییە لە بەردەم ئەوەی کە غەریزە بگا بە ئامانجەکەی بەڵام ئەمە طبعا ئیشکالێکی گەورەی تایە ئەگەر هەر حسابی عەقڵی حسابی بکەین حسابی سیستەم بکەین سیستەم بۆ ئەو ڕێڕەوەی ئەو پێڕەوەی کە بۆ بەدەزێنانی غەریزەکان ئەنجامی دەگەیەنی ئەوە خۆی ئەگەر بۆ کوشتێکی نەریتیش سێریکەی نەگۆ کوشتێکی عەقڵی لە ڕاستیە غەریزە ڕەبتی بە مۆزوعەوە نییە غەریزە داڕێژەری ئەمە نییە لە ناو ئینسانە بۆ نمونە سیستەمێکی زمانی لە ناو ئینسانە ئیمکانیەتێکەیە کە ئەو سیستەمە لە ناویە لە دەرەوە بێت دامەزرێ و کاری بەپێی ئەو سیستەمە قسە بکە ئەو سیستەمە پێی دەڵێ ئاوا بڵێ و ئاوا مەڵێ پێی دەڵێ ئاوات وت غەڵەتە و ئاوا بڵێ دروستە ئەم سیستەمە لەکوێوە دێت ئەم سیستەمە علاقەی بە غەریزەوە نییە منداڵێک کە ئێمە فێری زمانی دەکەین سیستەمەکە دەخەینە ناو مێشکی چیش دەکەین وشەکانیشی پێ دەدەین کە وشەکانمان پێدا ئەو کاتە بەپێی سیستەمەکە وشەکان بەکار دێنێ و چی دروست دەکا جملە دروست دەکا ڕستە دروست دەکا منداڵ زمان لەبەر ناکە منداڵەوە نیە هەموو ڕستەکانی لەبەر بێت هەموو لەبەر کات و بیڵێتەوە وەکو تووتی فەرقی تووتی و منداڵەک ئەمەیە تووتی ناتوانێت سیستەمەکە وەرگێ هەرچی دەکا دەنگ دەداتەوە وەکو شاخێک چۆن تۆ هاوار دەکەی ویش هاوار دەکا یعنی کار و کاردانەوە یعنی هینە بەڵام منداڵ ڕستەکان وەرناگرێ و بیڵێتەوە منداڵ بەرەبەرە وشەکانی دەدەیتە ڕستت بۆ دروست دەکا سیستەمەکە وەردەگرێت سیستەمەکەشی دەدەیتێ ڕستت بۆ دروست دەکا ئەسڵ ڕستەی وا دەڵێ کە کەس نەیبیستووە ئەم ڕستە تازەیە لەکوێوە هات لەوە هات کە سیستەمەکەیە وشەکان هەیە کاتێ وشەکان بەش شێوەیەکی تر فلانە وشە لەگەڵ فلانە وشە کۆ دەکەیتەوە ئەو کاتە ڕستەیەکی تازە دێتە ئاراوە ئەم ڕێو ڕسمە یعنی ئەم ئەوەی کە ناوی دەنێ ڕێساکانی هەڵس و کەوت ڕێساکانی هەڵس و کەوتی زمانی ئەم منداڵە ڕەبتیان بەچیوە نییە ڕەبتیان بە غەریزەی ڕەبتیان ئەسەن بەمانەوە نییە ڕەبتیان بە غەریزەی برسیەتی و غەریزەی فلانی فیساریەوە نییە ئەمە شتێکی غەریزی نییە ئەگەر بێت و غەریزە عیبارەت بێ لەو حەز و مەیلە ناوەکەی کە فشارێک دروست دەکات لەسەر ئینسان ئەمە چییە ئەمە کۆمەڵە توانان کە لە ناو ئینسانە هەن و ئەم توانایانە توانای وەرگرتنی چییە سیستەمە دەتوانێت سیستەم وەرگێ و چیش بکە سیستەمەکە پەیڕەوی لێ بکات جێبەجێ بکە تەمان کە سیستەمت وەرگرت ئەو کاتە ئەو عەقڵ چییە لێرە عەقڵی ئامێری ئەوەیە کە دێ ئەم سیستەمە یاسا جێبەجێکەرە یاساکانی ئەو سیستەمە چی دەکا جێبەجێ دەکا فەرزەن لە زمانە منداڵێک ئەو عەقڵە ئامێریە چی دەکا دێنێت ئەو وشانە دێنێ لە پاڵ یەکا بەپێی سیستەمەکە ڕێکیان دەخا کە سیستەمی زمانەکە ڕێگە دەدا و لەبەرەوە منداڵێکی 6 ساڵان کە بەرەبەرە سیستەمەکە لە ناویا چەسپاوە لە قسەکردنا چی ناکا هەڵە ناکا ئەگەر هەڵەش بکات چی دەکا خۆی هەستی پێ دەکا هەڵەی کردووە بەپێی سیستەمەکە نیە خۆی ڕاستی دەکاتەوە فەرزەن لە جاتیەوەی بڵێ کۆترەکە لەسەر درەختەکە نیشتەوە بڵێ نیشتەوە درەختەکە کۆترەکە خۆی دەزانێت چی کردووە دەزانێ هەڵەیەکی کردووە تەنان لە معنا بڵێ بەردەکە فریە سەر درەختەکە خۆی هەست دەکات چی کردووە هەڵەیەکی کردووە ئەمە تیۆرەکە چوو مەسکی لەسەر ئەمە دامەزراوە جا ئەم هینە ڕێسایانەی هەڵس و کەوتی زمانی و هەڵس و کەوتی ئاکاریش و هەڵس و کەوتی کاریشی پیشەی ئەمانە هەموو چین هەموو سیستەمی کارکردنە لە ناو کەسەکە دانراوە چۆن سیستەمی کارکردن لە ناو هەر جیازێکی مادیشا دادنی ئەم سیستەمە عەقڵە جێبەجێکارەکەیە بە پێی و سیستەمە چی دەکا ڕێساکانی ئەو سیستەمە جێبەجێ دەکا وە کردەکە دێتە دەرێ
ئەمە هیچ ڕەبتێکی بەچیەوە نییە بە غەریزەوە نییە لە ڕاستیە و ئەمە شتێکیشە بە لە دەرەوە دێتە ژوورێ ئەگەر سیستەمەکە دامەزێنی لە دەرەوە دەچێتە ژوورێ تۆ دای دەمەزێنی یانی چی؟ یانی ئێستا منداڵێک لە هەورامان لەدایک دەبێت تۆ دەکرێت بیبیتە یابان فێری چی ببێت سیستەمەکە ئێوە وەرگێ لێرە جۆرێک لە اختیار هەیە لە وەرگرتنی سیستەمە کامە لەلا حیوانات نییە حیوانات زمانەکەی کە هەیەی بە شکلێکی سروشتی وەری ناگرێت لە دەرەوە ئیمکانێتێکی سروشتیار خۆی لەناو خۆیان چی دەبێت ئەو دەنگە خۆی پێدەگا ینی جوچکەیەک لە هینە جوچکەیەکی نێر لە کەڵەشێرەکە قوقەکە وەرناگرێت تەقلیدی ئەو بکاتەوە هەر خۆی چییە لە مەرحەلەیەکە ئەو دەنگە خۆی بە شکلێکی سروشتی خوێندنەکەی دێتە دەرێ بەڵام ئینسان دەکرێت منداڵێک لێرە هەڵیگری بیبیتە ناو ئەمازیغیەکان بیبیتە ناو چوزانم هنودی حمر ئەو کاتە چی وەردەگرێ زمانی سیستەمەکەیوان وەردەگرێ کەواتە ئەمە شتێکی چییە وەرگیراوە ئەمە وەرگیراوە کەواتە ڕەبتی بەچیەوە نییە ڕەبتی بەو وینە غەریزیەوە نییە کە تۆ دەڵێ بە سروشتی دانراوە کە ئەم سیستەماوا بێ و خۆی لە حیوانادا هەیە و ئەمە جیاوازی نێوان پەیوەندی حیوانیەکان و پەیوەندیە سیستەمی پەیوەندی حیوانیەکان و سیستەمی پەیوەندیە ئینسانیەکانە طبعا ئەوە یەکەمیان دەڵێ ئەگەر عەقڵ طبعا لێرەوە وەکو وتمان عەقڵی یاسا بەکارهێن ئەوەیە کە فرمانەکانی سیستەم چی دەکا یاساکانی سیستەم پەیڕەوی دەکات و ئەو کردەیە تر زمانی بێ یا نەریتی بێ ئەخلاقی بێ نەریتی بێ عەفوەن بۆ هەڵس و کەوتی ئەو پەیوەندیانەی کە هەیە کردەین یا پەیوەندیەکە زمانی بێ کە وشەکانن دەریان دەبرین ئەمانە هەمووی بە پێ ئەو سیستەما دەبێ بڕوا بەڕێوە کە کۆمەلگاکە دەیدا بەچی بە تاکەکە بۆ نمونە لە نەریتە لە نەریتە منداڵ ئەوە دەخرێتە مێشکی نابێ فەرزەن دزی لە ماڵی خۆیان بکە نابێت لەگەڵ پیاوی بە تەمەنا چی بێ ینی وەکو ئەوە بێ کە لەگەڵ منداڵەکەی ڕەفیقی هەیە ئەمە هەموو چییە هەمووی نەریتێکە لە دەرەوە وەری گرتووە ئەو بەپێ ئەوە دەڕوا بەڕێوە بەبێ ئەوەی بزانێ یارێ چۆن وەری گرتووە بە شکلێکی ناگایانە تەمەنام سیستەمە چی دەبێ خەزن دەبێ لە ناوتە کە خەزن بووە و کاتە تۆ بەپێ ئەو سیستەما سوکەوت دەکەی بەبێ ئەوەی بزانی بۆچی بەپێ ئەو سیستەما سوکەوت دەکەی بەبێ ئەوەی بپرسی ئەرێ باشە بۆ دەبێ وا بکەم و نابێ وا بکەم بۆچی عیبە وا بکەم و عیب نییە وا بکەم ناپرسی تۆ چی دەکەی تەنها جێبەجێ دەکەی بۆچی چی وا لێ دەکا نەپرسی چونکە ئەگەر وا نەکەی کارەکانت جێبەجێ نابن بۆی کارەکەت جێبەجێ بێ تۆ تەرکیزت لایەوە یەکە کە بگەیتە ئەوەی کە دەتەوێت ئەو کاتە قەت بیر ناکەیتەوە لەوەی ئەرێ ئەو ڕێگایی تۆ لە ڕێگەیەوە دەگەیتە ئەوێت چییە یانی چی یانی ئەو نەریتە چییە کە لە دەرەوە دراوە بە من ئەم نەریتە لە ڕاستیا شتێکی چی نییە سروشتی نییەوە نییە لەگەڵ منداڵەکە بوونی هەبێت تامان ئەمە بۆ وەرگرتنی سیستەم بەڵام ئەم سیستەمانە لەکوێوە هاتوون ئەمە ئەو پرسیارەیە کە بۆ نمونە ئەوانەی کە متەمەن بە مۆزوعە چۆ مەسکی فەرزان لە زمانە ناتوانێت جوابی ئەم پرسیارەمان بداتەوە ئەرێ باشە ئەم سیستەمە زمانیە جیاجیایانە ئەم نەریتە زمانیە جیاجیایانە کە لەناو ئەم هەموو خەڵکە نزیکەی 700,000 زمان هەیە یعنی 700,000 سیستەمی زمانی هەیە پێشتریش زیاتر بۆ تەبانە و زمانانەی انقرازی کردووە هەر لە کۆمەڵە جەزیرەی نزیک لە یەکە 500 زمان کۆبوونەتەوە لێ ئەمانە لەکوێوە هاتن چۆمسکی جوابی ئەمەمان ناداتەوە بۆچی چونکە چۆمسکی تەنها باسیەوە دەکای ئەمە چۆن سیستەمەکە و لە دەرەوە وەردەگرین چۆن لە ناومانە دەچەسپێ و دواتریش چۆن ئیشی پێ دەکەین ینی کارکردنەکەی تەنها باس دەکا ئەی ئەم سیستەمە چۆن هاتوۆتە بوون ئەم یاسایانە لەکوێ بوون ئەم ڕێسا و دەستورە لەکوێوە هاتووە ئەمە خۆ لە دەرەوە ئینسانەوە نهاتووە لەکوێوە هاتووە لە ناوی ئینسان هاتووەتە دەرێ ئەی ئەوەی کە ئەمەی لێوە هاتووەتە دەرێ کوێیە ئەمە ئەو پرسیارەیە کە وتم لێرە ئێمە بە شوێنیان ناڕۆین ئێستا وا بزانم تەواو ئەوەش ڕوون بوویەوە کە ئەو ڕێسا و دەستورە ئەسەن ڕەبتێکی
هیچ ڕەبتێکی بە غەریزە و بەچەوە نییە بە سروشتەوە نییە بۆ معنایە بە شکڵێکی سروشتی بەو معنایە کە لە ناو نەسەکە هەیە بەو معنای لە ناو حیوانێکە هەیە ئەوە بە شکڵێکی سروشتی سیستەماتیک نەکراوە لەنا ئێمە سیستەماتیک نەکراین بۆ سیستەمە ئەمە جارێ ئەم سیستەمە دەبێت لە ناومانە بێتە بوون دواتر چییە؟ دواتر کاتە بوون پەیڕەو دەکرێت ئەمانە هەمووش ئەو جیاوازیانن کە لە نێوان حیوان و ئینسانە هەیە و ئەم جیاوازی ئەگەر بە وردی نەکەین ئێمە ناتوانین لە مۆزۆی ئەخلاق تێبگەین بابەتەکەی کانت ئەخلاقە و ئەخلاقیش چییە؟ ئەخلاقیش سیستەمێکە بۆ پەیوەندی مرۆیەکان ئەوەش و کەوتێک کە مرۆڤ لەگەڵ مرۆڤ دەیکات و مرۆڤ لەگەڵ دەوروبەرەکەی دەیکات ئەم سیستەمە لەکوێوە دێت و کام سیستەمە سیستەمێکی ئەخلاقیە کامیان ئەخلاقی نییە سیستەمێک بەچی دەبێتە سیستەمێکی نائەخلاقی ئەمان هەمووی پرسیارن کە دەبێت کانت وەڵاممان باتەوە بە درێژایی کتێبەکەی دەبێت بتوانێت وەڵامی ئەم پرسیارەمانم بداتەوە ئایا وەڵام دەداتەوە یان نەنازانم ئەوە دەبێت لەگەڵیا بڕۆین ئاوا وردە ئێستا دێمە سەر پەرەگرافەکەی کە خوێنمەوە تەمان لەم پەرەگرافە ئەوی تر دەڵێ ئەگەر عەقڵ حاکم بوو لەسەر ویست سروش دوای دانابوو عەقڵ حاکم بێت لەسەر ویست بۆ بەدەستهێنانی ئەو داوایانە ئەو ئامانجانەی کە ئامان غەریزین و ئەم فکرەیە پێی وایە ئەمە ئامانجی سروشتی بوونی ئینسانە ئەویش چییە؟ خۆشگوزەرانی ومانەوە ئەڵێ ئەگەر عەقڵ لێرە لەسەر ویست حاکم بێ سروش دوای دانابێ ئەوە بەڕاستی شتێکی باشی نەکردووە نابەجێی کردووە بەڵام لە پەرەگرافەکەی دوای ئەوا دەڵێ چی؟ عەقڵ لە وەزیفەی جێبەجێکردنی یاساکانە لە شوێنێکا دەڵێ چی؟ دەڵێ عەقڵ دوور خراوەتەوە لەوەی کە عەمەلیە لێرە ئەڵێ ئەگەر عەقڵ دوورخەینەوە لەوەی کە پراکتیکیە عەمەلیە ئەو کاتەوە شتەکان بەڕێکی دەڕۆن ئەمە کارێکی بەجێیە ئەی کەواتە عەقڵ دەبێ ئیشی چی بێ؟ ئەڵێ ئەگەر ئەو بوونەوەرەیە کە عەقڵی پێبەخشاوە ئەم عەقڵەی سوودێکی پێ نەگەێنێت تەنها ئەوە نەبێت ئەمە وەزیفەکەی عەقڵە سەیری کەن ئێستا لەسەر ئەو وەزیفەیە بە وردی دەڕۆم زیاتر لێرەوە سەیری پەرەگرافەکە بکەن تۆزیە بە وردی لێ ڕامێنن گەر ئەم بوونەوەرە کە عەقڵی پێبەخشاوە واتە ئینسان ئەم عەقڵە هیچ سوودێکی پێ نەگەێنێت تەنها ئەوە نەبێت کە لەو توانا سروشتیانەی خۆی ڕامێنێ توانا سروشتیەکانی خۆی ڕامێنێ کە شانسی ئەوەی هەبووە سروشت پێی ببەخشێ و لە بەرئەنجامی ئەوەی کە لەو توانا سروشتیانە ڕادەمێنێ سەری لە خۆی سوڕ بمێنێ خۆی بمێنێ و دڵی خۆی خۆش بکات بەوەی کە سوودیان لێ دەبینێ و گزارش بکات لە پێزانینی خۆی بۆ ئەو هۆکارە کە ئەو نعمەتانەی پێبەخشیوە ئەو هۆکارە کە ئەو نعمەتانەی پێبەخشیوە یانی چی؟ یانی ئەوە لە پێشەوە ناوی ناوە سروشتم بوونەوەرەی دروست کردووە وەکو وتمان ئەو هێزە خوڵقێنەرەی کە ئەم بوونەوەرانەی دروست کردووە دەڵێ لێرە پێزانینی خۆی بۆ ئەو هێزە کە ئەو بوونەوەرانەی دروست کردووە و ئەو نعمەتانەی بۆ بەخشیوە دەرببرێ گەر کاری عەقڵ تەنها ئەوە بێت یعنی ئەمە بێت کە ڕامێنێ لە شتەکان و پێزانینی هەبێ بۆ ئەو هێزەی کە ئەم شتانەی پێبەخشیوە و ئەو سوودمەندە لێیان ئەگەر تەنها کاری ئەمە بێ ڕامێنە و دڵی خۆش بێ پێی دراوە و سوپاس بکە ئەڵ شتێکی باشە ئەو کاتە عەقڵ ئەگەر تەنها ئەمە ئیشەکەی بێ و مداخەلەی ئەوەی کارێکیە نەیکا مداخەلەی ئەوە نەکا کە ئەم ئینسانە چۆن ئەو نانە دەستخا یا چۆن فلان دەستخاوە ئەو سیستەمە چیە دەبێ بەپی ئەم پەیوەندیانە ڕێکخا ئەگەر حەقی نەبێ بەسەر ئەمە جێبێڵێ بۆ غەریزە ئەوە چییە؟ ئەوە کارێکی بەجێیە بۆچی چونکە غەریزە بە شکلێکی پاڵنەرەکان کە غەریزی بوون بە شکلێکی ئاوا ئۆتۆماتیکی و شکلێکی زۆر ئاسان خۆشبەختی بۆ ئینسانەکە فراهم دێنن لە ڕێگەی چێوە لە ڕێگەی ئەو داوایانە ئەو فشارانەی کە لە ناوە لە سەرەتی بە شکلێکی سروشتی ئەو هێزانەی کە فشاری دەخەنە سەر لە ناوەوە خۆی دەتوانێت لەو فشارانە ڕزگار کا بۆ بەچی بەدەستێنانی ئەوەی کە ئەم غەریزانە داوای دەکەن ئەڵێ ئەگەر بێت و ئەمە غەریزە حاکم بێ لێرە لەسەر ویست نەک عەقڵ و عەقڵ تەنها ئیشی ئەوە بێت لە شتەکان ڕامێنێ سوپاس و پێزانینی کە دڵی خۆش بێ بەوەی کە باشە ئەم شتانە هەیە ئەگەر نەیبوایە چی بکردایە و دڵی بەوە خۆش بێ کە هەیەتی و لەوێشەوە چی بکە سوپاسگوزاری ئەو هێزە بێ کە دروستی کردووە و ئەمانەشی پێداوە ئەگەر عەقڵ تەنها ئیشی ئەمە بێ خەریکی ئەم پێزانین و تێڕامان و شتانە بێ ئەو شتێکی زۆر باشە ئەو کاتە غەریزە واز لە غەریزە دێنێ کە لەسەر ویست حاکم بێ ئەو کاتە حکمی ویست ناکات چونکە ویست شتێکی کارێکیە
تەنها ڕامان و تەنها لە خەیاڵاتی خۆی هاشتانێگەیە دەیکا ئەو کاتە غەریزە حاکم دەبێت لەسەر ویست و ئیشەکان بەڕێک و پێکی دەڕۆن بەڕێوە ئەو کەسە دەگاتە چی غایەتەکەی خۆی. جا لێرە سێر دەکەین ئێمە جۆرێکی تر لە عەقڵ دێتە پێشەوە کە جیاوازە لە عەقڵی ئەوەی عەقڵی یاسا جێبەجێکار ئەوەی کە یاساکان جێبەجێ دەکا ئەمە عەقڵێکی ترە وابزانم وتانەستی پێ دەکەن جۆرێکە لە عەقڵیەت ئەمە وایە جۆرێکە لە عەقڵ باوا بڵین تەنانەت ئەم عەقڵە چی نییە؟ عەقڵە یاسا دۆزەکە نییە ئەمە شتێکە هەر ئەگەر بیری لێکەیتەوە ئەلێرەوە تێدەگەی ئەو عەقڵەی کە خۆی بە على ئەساس عیلمەوە سەرقاڵ کردووە و خۆی مەشغوڵ کردووە و دوایی پەس دەبێ سێر دەکا خۆشبەخت نەبووە بەم عیلمە ئەمە ڕەفتی بەم جۆرە لە عەقڵەوە هەیە کە لێرە هەیە. ئێستا ئەوەتان بەوردی بۆ باس دەکەم لەکوێ ئەو عەقڵە دەردەکەوێت تامانەمە هەر لە دوای ئەوە باسی ئەوە دەکاڵێ ئەو عەقڵانە کەسانێکەی ئەوانەی کە ئەزموونێکی عەقڵی زیاتریان هەیە ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ خۆیانە ئەو ئەترافە دەکەن کە ئەوان خۆشبەخت نەژیاون کەسێک کە عەقڵی نەبووە نیە زۆر جار ئەڵێنێ خەڵک بیر نەکاتەوە عەقڵی نەبێ خۆشتر دەژی على ئەساس کەسەکە گلەیی لە خۆی دەکات دەڵێ باشە من تخوا ئەگەر کەسێکی بێعەقڵ نەبوومایە باشتر نەبوو منیش بە شکلێکی سادە دەژیام و خۆشیم لە ژیان دەبینی. تەمەنەمە ئەو فکرەیە لە دوای ئەوە دێت ئەوەش باز دەکەین ئەو عەقڵە کام عەقڵەیە ئایا عەقڵی یاسا دۆزە کە پەسمان دەکا یا عەقڵێکی ترە عەقڵێکی حسابیە یا جۆرێکی ترە لە عەقڵ. ئێستا بەر لەوەی تەبەن ئەو عەقڵەی کە ئاوایە مەربوتە بە چیەوە بەم عەقڵەی کە لێرە باسی دەکا کە مەوزوعی لە مەوزوعی سوپاسگوزاری و تێڕامان لە شتەکان و ئەوەی کە ئیتر ئێستا من لێرەوە باسی ئەم عەقڵەتان بۆ دەکەم جۆرە لە عەقڵ کە تەنها ڕادەمێنێ و دڵی خۆی خۆش دەکات و اینجا سوپاسگوزاری ئەو هێزە دەبێت کە ئەویان پێبەخشیوە. ئەم عەقڵە تەبەن لەم سەردەما زۆریش دەکا و زۆر بەکارهێنراوە لەوانەیە هیچ کامان نەبین کە فەزلی ئەم جۆرە لە بیرکردنەوە لە لامان باز نەکرابێت و خۆشمان بەو شێوەیە بیرمان نەکردی بێتەوە بۆی لە ڕێگەی ئەمەوە سوپاسگوزاری ئەو هێزەبین ئەو هێزەبین کە ئێمەی خوڵقاندووە ئەمە هەر بە شکلێکی مبەرمەج بەرنامەکراوە ئێستا تۆ لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان و لە زۆر شوێنە تۆ دەبینی فعلەن ئەم جۆرە لە عەقڵ چی دەکا ئیش دەکا ئامادەیە بە نیازێکی ئایدۆلۆژیش لە چی هەیە لە پشتیەوە هەیە کە هیچ ڕەبتی بەم سوپاسگوزاریەوە نییە. باشە بزانین ئەم عەقڵە کام هەیە کاتێک ئێمە کتێبێک دەبینین کتێبێک باسی ئەوە دەکات دەیەوێت لەبارەی خواوە شمان پێ بڵێ بۆ نمونە فەرزەن کتێبێک بە ناوی وجودی خوا کە کەسێک نووسیبێتی یا ئەو کەسانەی کە باسی معجزەکان دەکەن و باسی ئەوە دەکەن کە ئینسان لەمانە ڕابمێنێ وا تەسەوور دەکا ڕامان لەمانە ئەمە وەکو بڵێ ئەمە جۆرێکە لە هین وەکو بڵێ وا لە کەسەکە دەکات زیاتر باوەڕی بەخوا بەهێز بێت. ئەم جۆرە لە بیرکردنەوە زۆر باوە فەرزەن پێت دەڵێن بڕۆ ئادەی لە شارێ مێرولەیەک ڕامێنە بزانە قودرەتی خوا چەند گەورەیە لێرە ئەو مێرولانە ئاوا دەکەن و ئاوا دەکەن و ئاوا دەڕۆن و بە شکلێکی منەزەم و هیچ لادانێک نییە و یعنی بیرکردنەوە لە چی لەو سیستەمە ڕێک و پێکەی کە دانراوە لە سروشتا هەیە ئەو سیستەمە سروشتێکە هەیە ئێمە دەبێت لەمە ڕامێنین بۆچی بۆ ئەوەی شکری خوا بکەین هەر ئەوەندە هیچی تر نا هەر لەمە ڕامێنین بیریش لەوە نەکەینەوەرێ ئەم یاسایانە چین بەس چی بکەین بین بیر لەوە بکەینەوە باشە ئەگەر من ئەگەر لوتم نەبوایە ئەگەر حسی بۆنکردنم نەبوایە ئەو گوڵە خۆشانە بۆن بکەم چەند بەدبەخت دەبووم مادام ئەم حسەم هەیە ئەو بۆنە خۆشە دەکەم لەمە ڕامێنم ئەمە عەقڵە ئەو عەقڵە ئەڵێ بۆ ئەوە باشە تەنها لەمە ڕامێنێ اینجابی لەوە بکاتەوە باشە ئەگەر من ئەو بۆنەم نەبوایە ئەم بۆنە خۆشە بکەم لەو نەعمەتە و لەو خۆشیە بێبەش دەبووم مادام ئەوەم پێبەخشراوە کەواتە سوپاسی ئەو هێزە دەکەم کە من ئەمەی بۆ خوڵقاندوم تاوەکو چی بکەم خۆشی لەم نەعمەتە وەرگرم. ئەگەر فەرەزەن دیانی تر بۆت باز دەکەن حکایەتی سەیر و سەمەرەت بۆ دەگەڕنەوە لەناو تۆ ئەو جیهازە هەیە ئاوا وردە ئاوا دەقیقە ئەمانە هەمووی دێنن
مەوزوعەکە لەوە نیە من لەو جیازە بکۆڵمەوە ئەرێ بە پێچی ئیش دەکا نا دێت عەزەمەت ینی جۆرێک لە مبالەغە دروست دەکا جۆرێک لە هین دروست دەکا لەما ئەمە ئەوەندە ماندوو بووە وەکو بڵێ ماندوو بووە بەوەوە وەکو ئەو وایە سیرکە ینی ئەمە چی بۆ کردووی تۆش دەبێت چی بکەی دەبێت سوپاسگوزاری بیت طبعا حکایەتەکە لێرە تەواو نابێت سوپاسگوزاری بیت ئەوەی کە ئەم جۆرە لە بیرکردنەوەی هەیە دەڵێ ئەگەر تۆ ئاوانەکەی یەکسەر دێتە ناو ئەو سیستەمەی کە هەیە ئەڵێ تۆ ناتوانانی سوپاسگوزاری ئەو بی تەنها بەوە کە بڵێ من سوپاسگوزارم ئەم شتانەت پێداوم لەبەرەوە لێرەوە چی دەکات ناڵێ مامانجێکی ئایدۆلۆژیە ڕات دەکێشێت بۆ ناو سیستەمێک دەڵێت تۆ دەبێت سوکەوتی خۆت بەپێ ئەمە ڕێکخەیتەوە مادام خوا ئەوانەی بۆ کردویت و ئەمەش ئەو سیستەمەیە خوا دایناوە کەواتە دەبێت بەپێ چی بجوڵیتەوە بەپێ ئەم سیستەمە بجوڵیتەوە وطبعا هەر ئایدۆلۆژیایەکی دینی مەذهبی خۆی بەچی دەزانێت ئەو ڕێوڕسمەی کە خۆی هەیەی بە شتێکی خوایی دەزانێت و پێی وایە لەگەڵ ئەو سیستەمە سروشتیا سازە و ئەگەر لادان لاددا لەمە ینی چی لە چی لاداوە ینی لە هەموو لەوەی ڕاستە لاداوە لە کاتێکە ئەو هەڵسو و کەوت و ئەو ڕێوڕسمەی کە ئەو پەیڕەوی دەکا ڕێوڕسمێکە ینی کاتێککە بە قۆلی لێ وردەبینەوە لە شوێنەکە سەر دەکەین شتی وای تایە نەگەر دژایەتی یاسا سروشتەکان ناکە دژایەتی یاسای ئەخلاقیش دەکە تاوان ئەم جۆرە لە بیرکردنەوەیەکە هێزێک دروست دەکات بە کەیفی خۆی خەڵک سەر دەبرێت و بە ناوی ئەوەی کە ئەمە ڕێگای ڕاستە و ئەمەی کە ئەم حەقە بەخۆی دەدا هەر ئەمەیە دێت پێمان دەڵێ وەرن با لەم گردونە ڕامێنین تا خوا بناسین کە چ ناز و نعمەتێک ینی ئەلێرا ئینسان وا لێ دەکەن کە منەتباری چی منەتبار بێت و دواتر ئەم منەتباریە لەویا کۆتایی پێ نایە بەکار دێنرێتەوە بۆچی ئەڵێ مادام تۆ لەویا منەتباری قەرزاری کەواتە و منیش نیشانم داوی من نیشانم داوی کە ئەوە ئاوایە کەواتە دەبێت چی بکەی دەبێت تۆ بەپێی ئەوە وەرس و کەوت بکەی کە من دێڵێم چونکە ئەمەی من دەیڵێم ئەوەی خۆیە ئەلێرەوە چی دروست دەبێت ئەمەی کە هەیە ئەم عەقڵە خۆی لە خۆیان وەزیفەی نییە خۆی لە خۆیان بۆ چییە بۆ ئەوەیە فعلەن شتێکی تر ڕوو بدا تۆ بخەنە ژێر باری سیستەمێکی تر کە ئەبێت و نابێتە کۆمەڵایەتەکانی تایە ئەبێت و نابێتە کۆمەڵایەتەکانی تایە ئەم سیستەمەی کە پەیوەندیەکان لێک دەخا لێرەوە ئەو دەدێنێ دەڵێت تۆ لەمانە ڕامێنە بزانە چەند ورد دروست کراون ماقول نییە بۆ پەیوەندی ئینسانەکانی سیستەمێک نەبێ بەڵام ئەو سیستەمە کامەیە ئەوەیە کە لای منە ئەڵێ ماقولە بۆ پەیوەندی ئەم حیواناتانە بەو شکلە منەظەمە ئەو پەیوەندیە ڕێکخراوە بۆ پەیوەندی ئینسانیەکان سیستەمێک نەبێ با دەبێ هەبێت ئێوە سیستەمە کووە ئەمەیە کە من پێ دەڵێم لەبەرەوە ئەگەر پەیڕەوینەکە ینی چیت کردووە لە قانونی خوا لاداوە ئەمە دوو شتە تێکەڵ کراوە یەکێکیان ئەو سیستەمە سروشتیەیە لەگەڵ سیستەمێک کە چی نییە سروشتی نییە کە بە سروشتی لە ناوی ماچی نەکراوە تهدید نەکراوە ئەگەر بە سروشتی تهدید بکرایە هەموو ئینسانەکانی سەر زەوی چییە بوو بە یەک سیستەمیشیان دەکرد وەکو چۆن حیوانات بە یەک سیستەمیش دەکا لە هەر شوێنێک مەڕ لە هەر شوێنێک بێ چی دەکا هەر گیاخۆرە ینی بە ئەمان نەریتیش دەکا بەڵام ئینسانێک لە ناو کۆمەلگایەک بە نەریتێکیش دەکا لە کۆمەلگایەکی تر بەچی بە نەریتێکی تر ئەوەی لەوێ ئیشی پێ دەکا لەوێ ئەتیادیە چاکە بەڵام لە کۆمەلگایەکی تر چیە تاوان و جەریمەیە یعنی چی یعنی نەریتەکان لە ناو ئینسانە لە کۆمەلگای کۆ بە کۆمەلگایەکی تر دەگۆڕێن و ئەو دێل لە ڕێگەی ئەم یاسا سروشتیەوە دەڵێ ئەمەی منیش چییە یاسایەکی سروشتیە و تۆ دەبێت پەیڕەوی لەکەی ینی لێرە مرۆڤ دەکرێتە چی لە عەقڵ دەخرێت لە مرۆڤیەتی دەکرێتە کاینێکی سروشتی بۆچی چونکە ئیجبار دەکرێت بەوەی کە یەک ڕێوڕەسم هەیە یەک نەریت هەیە کە ڕاستە هەموو نەریتەکانی تر چین درۆن یەک نەریت هەیە لەگەڵ ئەو سیستەمە سروشتیا یەک دەگرێتەوە نەریتەکانی تر هەموو چین هەمووی ساختە و درۆن لەبەرەوە ئەگەر تۆ بتەوێ بە شکڵێکی فتری و سروشتی بژی دەبێت چی بکەیت دەبێت پەیڕەوی لەم نەریتە بکەیت
یعنی خۆی لە خۆیە ئەم عەقڵە تێڕامێنە کە ڕادەمێنێ لە شتەکان و لەو سیستەمەی کە هەیە و لەو ڕێک و پێکەیە کە لە گەردوونە هەیە، ئەمە خۆی هیچ وەزیفەیەکی نییە. ئەمە تەنها بۆ چییە؟ بۆ قەرزارکردنی ئینسانە. بەڵام ئەم قەرزە دەبێت لەکوێ بیدەیتەوە؟ لەو لاوە بیدەیتەوە کە پێت دەڵێ ئەم سیستەمە لەگەڵ ئەو سیستەمە سازە و ئەم نەریتە خواییەکەیە، تۆ دەبێت چی بکەی؟ پابەند بی پێوەی. کاتێکیش تۆ ئەم نەریتە جێبەجێ دەکرێ، چی دروست دەبێت؟ ئەو خوێنە دەڕێژێکە ئێمە ڕۆژانە دەبینین و ئەو قەت و ئام و هێنە دەکرێت و ئەو جۆرە لە ڕەوایەتی دروست دەکرێت بۆەوەی بۆ تێرکردنی بۆ داواکانی غەریزە کە وتمان لێرە ئیتر داواکانی غەریزە تێدەپەڕێنێت، مۆزوعی زاڵبوون دێتە ئاراوە کە خۆتان دەبینن بە چاوی خۆتان. ئەمە تەمان هەر لە ئەم نەریتانە هەنیە، لە نەریتە مەسیحیەکانیش بە هەمان شێوە هەمان کارەسات و هەمان لە نەریتە دنیایەکانی وەکو مارکسیزم شاویش هەرچی بە هەمان شێوە ئەو قەت و ئام و وێرانەیە ڕووی داوە. هەر نەریتێکە دیعا دەکات چییە؟ خۆی نەریتە دروستەکەی هەر کەس بە پێ ئەو نەریتە بجوڵێتەوە ئینسانە، هەر کەس نەجوڵایەوە ئەوە ئینسانیە. و ئەمە بێئاگاییە لەوەی کە ئەم نەریتانە لە چی؟ هەر لە خۆیانە بە شکڵێکی سروشتی چین؟ جیاوازن، جێگیر نین. ئەم عەقڵە لێرە ئێستا زانیتان کامەیە؟ ئەوەیە تەنها ڕادەمێنێ و تووشی تەعەجوب دەبێ و دوای ئەوە هەست دەکا فەرەزەن باشە ئەگەر زمانی نەبوایە ئەو تامەی بکردایە ئەو تامە خۆشەی لە خواردن نەدەکرد. کەواتە دەبێت سوپاسگوزار بین کە چییە؟ مادام ئەم زمانەمان هەیە ئەو تامە دەکا و ئەم خۆشیە دەبینین دەبێ سوپاسگوزار بین. یعنی تۆ دایمە دەبێت بیر لە چی بکەیتەوە؟ بیر لەوە بکەیتەوە بنمونە بەڕێگا دەڕۆی مادام ئەم قاچانەم هەیە باشە ئەگەر ئەو قاچانەم نەبوایە من نەمدەتوانی بەسەر ئەو شاخانە سەرکەوم و بچمەنە ئەو باخە خۆشە و خۆشیە ببینم. ئەم عەقڵە تەنها چییە؟ ئیشی ئەوەیە. جامیکان دەڵێ ئەگەر بێت و ئەم فکرەیە وا دەڵێ ئەگەر سروش ئەو عەقڵەی دانابێت تەنها بۆ ئەوە مداخەلەی شتی تر نەکا، یعنی نەچێ نەریتت بۆ دانێ، نەریت بۆ ئەوەی داواکانی ناوەوە بە شکلێکی دروست بشنە جێگەی خۆی. ئەگەر مداخەلەیە منتقە نەکا و ئەم منتقە غەریزە تەنها حاکم بێت لەسەر ویستایە، ئەو کاتە چییە؟ بەپێی ئەم فکرەیە، نەک فکرەکەی کانت، بەپێی ئەم فکرەیە کە ئێمە دیعای کردووە، ئەوە چییە؟ ئەوە کارێکی بەجێ کراوە، سروش کارێکی بەجێ کردووە کە ئەو وەزیفەی داوە بە عەقڵ و ویستوی پێ وتووە لەویا بۆ خۆت دانیشە لە وەزعەکە تێک مەدە تەنها بیر لەوە بکەرەوە ئەو خۆشگوزەرانیە کە تووشت دەبێ بیری لێکەرەوە سوپاسگوزار بە غەریزەکە دەتگەێنە بە خۆشگوزەرانیەکە. تۆش چی دەکەی؟ تەناوەنە لەسەر عەقڵ. عەقڵ چی دەکا؟ لەوە ڕادەمێنێ و شتە چەند خۆشە، باشە ئەگەر باتایە و من ئەم ئەندامم نەبوایە ئەفلان ئەندامم نەبوایە ئەو خۆشیەم نەدەبینی، کەواتە من سوپاسی چی دەکەم؟ سوپاسم هەیە بۆ ئەوەی کە ئەمەی بە من بەخشیوە. لێرە عەقڵ تەنها ئیشی خەریکی چییە؟ ستایشکردن و تەعەجوب و سوپاسگوزاریەکی بێناوەڕۆکە. سوپاسگوزاریەکی بێناوەڕۆکە، چونکە سوپاسگوزاریە چیتیانە؟ هیچ لە ژیانی ئەم کەسە ناگۆڕێ. ئەم سوپاسگوزاریە تەنها ئەوەنێ وەڵایی من سوپاسی ئەوە دەکەم کامی پێداوە، مەگە ئەم سوپاسی کە ڕۆژانەیە ئەمە دەیکەین و هیچ تەناوەکو شتێک وایە کە هیچ ڕۆڵێکی لە ینی لێبوردنە سوپاسە، ئەمانە هیچ لە هەڵەکانمان نا لێبوردن هیچ وا ناکە لە هەڵەکان بگۆڕێن و لێبوردن ناوەڕۆکەکەی خۆی لە دەست داوە. لێرە سوپاسگوزاری چی؟ ناوەڕۆکەکەی خۆی لە دەست دەدا و لەبەرەوە تەنها ئەمە چییە؟ دێت حسابات دەکات و بە پێ و حساباتانە دەڵێ باشە ئەگەر ئەوەم نەبوایە ئەو خۆشیەم نەدەبینی. هەمووشی لەسەر چییە؟ لەسەر بەرژەوەندی. ئەمە سوپاس دەکەی بۆچی؟ بۆ مەسلحەت، بۆ بەرژەوەندی و ئەمە علاقەی بە حەقەوە نییە. سوپاس دەکەم، سوپاسی ئەو هێزە دەکەم کە لێرە ئەوەی حەقە ئەوە ڕوویدا. نا سوپاسی ئەو هێزە دەکەم کە ئەم نانەی پێداوم. ئەمە بیرکردنەوەیەکی لە ڕاستیە دنیاییە لە بوونی خوا و ئەمە پەیوەندیەکی ینی پەیوەندیەکی مەوجودانەیە، ینی پەیوەندی ئەمە گواستنەوەی پەیوەندی ئینسان و ئینسانە بۆ پەیوەندی کێوکە بۆ پەیوەندی ئینسان و خوا. ئەمە جارێکی تر هێنانی وێناکردنی خوایە وەک چی؟ وەک مەوجود، ئەوەی کە پێشتر باسمان کرد
وتمان خوا موجودێک نییە لە مەوجودەکان ئەمە وێناکردنیت ینی بیرکردنەوەیە لە هێزێک کە موجودە لە ناو جیهانایە وەکو موجودێک نەک ئەو هێزەی کە موجوداتی هێناوەتە بوون لێرە هەموو شتەکان دەگۆڕێن تەنانەت ئەوەی کە سوپاسگوزاری دەکرێت لێرە ئەو هێزە نییە ئەو هێزە خوڵکەنەرە نییە شتێکی ترە تۆ سوپاسگوزاری شتێکی تر دەکەی لەبەرەوە و ئەم سوپاسەشت معنایەکی تیان نییە بەڵام ئەمە چی کراوە ئەمە کراوەتە شتێک ئەم زەمینەیە کەسەکە بەرەو ئەوێ دەبرێت و بۆەوەی دواتر شتێکی تر هەیە لەسەری فەرز بکرێ ئەویشتە ئەو نەریتەیە کە دەڵێ ئەم نەریتە لەگەڵ ئەوی تراچیە سازە ئەگەر ئەوانەی کە لەم مەجالانە کتێبیان نووسیوە کتێبەکانیان بخوێنەوە و هەر لەوانەیە لە پەروەردەی خۆشتانە ئەمە پەروەردەی کە بە ناوی پەروەردەی دینیەوە دەکرا ئەمانە بینی بێتە کە یەکەم جار دێت باسی خوات بۆ دەکات و باسی ئەوت بۆ کەت دەکات کام نظامێکەیە لە گەردوونە و ئیتر دیام شتانەت بۆ ورد دەکاتەوە و پەپولەیەک ئاوا و کرمێک ئاوا و حشتێک ئاوا و فلانێک ئاوا و ئەمانە دەموو بۆ باز دەکەوە چەند سێر و چەند عجایبە ئەمە جۆرەکە لە جوڵانی عوجب زمان ئەوەندە هەزار هینیتیایە لەناو هەر کرۆمۆسۆمێکمانە ملیۆن ئەوەندە هەبزانە علم لێرە دێت لێرە علم دەبێتە زەمینەیەک بۆ دروستکردنی ئەم عوجبە بەڵام ئەم عوجبە بۆچی تاوان لە پشت دەمەوە شتێک خەوتووە لە دوای ئەوەی کە تۆ ئاوا بوویت ئیتر دەڵێت تۆ ئەوە بڕوات بەخوا هەیە حتمما بۆ پەیوەندی ئینسانەکانیش دەبێت چی هەبێت دەمەوێت سیستەمێکی ڕێکوپێکە بێت کە وەکو ئەو سیستەمە ڕێکوپێک و ساز بێ ئەو سیستەمە کووە ئەو سیستەمە لای منە و ئەو سیستەمە کامەیە ئەوەی ئەمانە بکە کەواتە تۆ لەسەر ئەو سیستەمە گەردونیت تۆ کاتە لەگەڵ هەموو گەردون ساز دەبیتەوە و هەر ئەمەشەیە ئەمە بۆ هەموو سەردەمێکیشە لە کاتێک وتمان کاتێک ئەمە بۆ هەموو سەردەمێک بوو ینی چی ینی نەریتەکە دەبێتە نەریتێکی سروشتی ئەی لە کاتێکا لە خودی دینەکانە ئەم نەریتە چییە جێگیر نییە گۆڕاوە ینی ئەمە خۆی ئەم فکرەیە لە ئەسڵا چییە دژە دینیە و دژە دینە ئەم فکرە لە ڕاستیە بەڵام بە ناوی دینەوە دێ چی دەکا بە ناوی دینەوە قسە دەکا بەڵام خۆی لە ئەسڵا دژە دینە و ئەگەر بچیتەوە ناو تێکستی دینی ئەمە فعلەن دەبینی دژە دینە بۆچی چونکە ئەمە تێکستی دینی تێکستێکی ئەخلاقیە بەڵام ئەمە دەیەوێت ئینسان بکاتەوە چی بکاتەوە کایەنێکی سروشتی ئەمە لەگەڵ فکرە ڕۆسۆیەکاتەوە یەک دەگرێتەوە کە وتمان دواتر سەرچاوە لە چیەوە دەگرێت ئەم فکرە ڕەوایەتی دەدا بەهێز و زاڵیەتی و تۆتالیتاریەت و دیکتاتۆریەت و هەمووی ئەوەی کە ناشرینە شەرعەتی پێدەدا واگەر ملاحەزەشمان کردبێ هەر لەو پەروەردەیە ئەم جۆرە لە وەحشەت کەوتوەتەوە کە ئێستا ئێمە دەیبینین ئەوە بەرهەمی چییە بەرهەمی ئەو جۆرە لە پەروەردەیە کە ئاوا بیر دەکاتەوە ئەم سیستەمانەی تێکەڵ کردووە و وا بیر لە ئینسان دەکاتەوە کە ئەویش چییە نەریتێکی جێگیرەیە وەکو حیوان و بیرکردنەوەی داروین لە ئینسان وەک حیوان لەگەڵ ئەم جۆرە لە بیرکردنەوە هەردووکیان چین هەردووکیان وەکو یەکوان هەر لێرەوەیە علمێک نەتیجەکانی دێنرێن چی دەکرێن بەکار دێنرێنەوە لێرە و ئەنجامێکی بۆ شتێکی تر و لێرە جۆرێک لە سازی دەبینێ لە نێوان ئەم جۆرە لە بیرکردنەوە علمە و ئەم بیرکردنەوە پێویستی بەوەیە لە ڕێگەی علمەوە ئەو شتە سەیرانە نیشانی ئەم مرۆڤە بداتەوەکو ئەم مرۆڤە هین کات وای لێ بکە کە ملکەج بێت بۆچی بۆ ئەوەی ئەو نەریتەی کە خۆی داینەوە بۆچی چونکە دواتر پێت دەڵێ ئەمەیە جگە لەمە هەموو نەریتێک چییە دژی گەردوونە دژی هەموو شتێکە تەنها ئەم نەریتە سازە لەگەڵ چییە لەگەڵ ئەو سیستەمە گەردوونیە و ئەم نەریتەش چییە نەریتێکی هەتاهەتاییە لە کاتێکە ئەم نەریتە کە ئەو باسی دەکا پێشتر بوونی نەبووە لە سەردەمێکی دیاریکراوە ئەو نەریتە هاتووەتە ئاراوە یعنی چی یعنی لەو دینەی کە پێشتر هەبووە
حرام و حەڵالەکانی ئەو دینە چییە؟ جیاواز بوون لە حەلال و حرامەکانی دینەکەی دوای ئەو حتمەن مەبەسم لە دینە ئاسمانیەکانە جیاواز بووە، یعنی لە نێوان دینەکانە چییە؟ ئەم جیاوازیانە هەیە و ئەمە دەکەوێتە ضمنی متشابهات نەک محکەمات ثابتە، بەس متشابهات چییە؟ ڕەبتی بە تەبیعەتەوە هەیە، گۆڕانی تایە لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر و لە نەوەیەکەوە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی قەومێکەوە بۆ قەومێکی تر چییە؟ گۆڕانی بەسەرادی و ئەمانە خراونەتە چی کراون؟ ئەوەی گۆڕاوە جێگیر کراوە، شوێنی چی گرتوێتەوە؟ شوێنی ئەوەی گرتوێتەوە کە جێگیرە. کامە جێگیرە؟ ئەو یاسا ئەخلاقیە جێگیرە، ئەوە یاسای ئەخلاقیە کە دەڵێ کە چۆن لێرە لەناو ئەم کۆمەلگایە حرامە شتێک نابێ بکرێ، لەناو کۆمەلگایەکی تریشە هەر حرامە نابێ بکرێ، و لەناو سەردەمێکی تریشە هەر یعنی یاسایەکی کولیە، یاسایەکی کولیە لە هەموو سەردەمێکە، یاسایەکی ضروریە. ئەم یاسا کولیە کە یاسایەکی ئەخلاقیە جیاوازە لەو یاسایانەی کە شێوازی جێبەجێکردنیە ئەم هینەن ئەم یعنی ڕێسای جێبەجێکردنی ئەو یاسایان باوا بڵێن. ئەمە دواتر کانت ئەوانە لە یەکتر جیا دەکاتەوە، یا تعلیماتی جێبەجێکردنی ئەو فرمانن یا ئەو یاسایان کە فرمان دەدا بکەیە ئەوە بکەیە ئەوە مەکە. ئەمانە هەموو چین؟ هەمووی لە دەرەنجامی تێکەڵکردنی سیستەمەکانەوە دروست بووە و ئەمە تێکەڵ کراوە بەوە شتێکی لە دروست کراوە ئەم نالەباریە دروست کردووەکە هەیە. کاتێک ئێمە هوشیاریمان بەم شتانە پەیا کرد کە ئەم جۆرە لە سیستەمی پەیوەندی نێوان ئینسانەکان لەناو ئینسانە گۆڕاوە، لەناو حیوانە چییە؟ نەگۆڕە، لەناو حیوانە بە شکڵێکی سروشتی دانراوەوە نەگۆڕە، لە جیلێکەوە لە بڵێن ئەو مەڕەی کە 1000 ساڵ لەمەوە پێش هەبووە هەر نەریتی کام مەڕەی هەیە؟ ئەو مەڕەی هەیە کە ئێستا هەیەتی. یعنی چی؟ یعنی نەگۆڕە مەسابتە. بەڵام ئەو خانووەی کە ئینسانێک 100 ساڵ لەمەوە پێش دروستی کردووە، ئەو خانووەیە کە ئێستا دروستکراوە هەمان خانوو نییە. و نەریت تەنانەت ئەو نەریتەی کە ئێستا خەڵگەیەتی لە ماوەی 20 ساڵە نەریتەکە چی لێ هاتووە؟ لە ماوەی 20 ساڵە گۆڕاوە. هەر ئەوانەی خۆیان ئیدعای ئەوە دەکەن کە نەریتێکی سابتە، ئەوانە خۆیان چی دەکەن؟ بە ئاسانی دەستکاری نەریتەکەی خۆیان دەکەن حەسەبە چی؟ حەسەبە زروفەکە. 5 ساڵ لەمەوە پێش پێت دەڵێن ئەمە حرامە، کەچی دوای ئەوە یەکسەر چی دەبێ؟ حەڵال دەبێت لە خۆیەوە. یعنی چییە؟ یعنی بە ئارەزوو خۆیان گۆڕانی دیا دەکەن. ئەی ئەمەی دەگۆڕێ، ئەمە چییە؟ ئەمەی دەگۆڕێ. تۆ دەتوانی بڵێ ئەوەیە کە هەتاتاییە، ئەوەیە کە لە هەموو شوێنەکە یەکە، ئەوەیە کە ئیتر هەر کەس پەیڕەوی نەکردیانی چی؟ یعنی ئەی باشە ئەوە تا تۆ لە لەحزەیەکە پەیڕەوی دەکەیت و لە لەحزەیەکی ترا وازی لێ دێنی. ئەی ئەگەر وا بێ بە قسەکەی تۆ بێ دەبێ لێرا من پەیڕەویم کردبێ ئەوە لەگەڵ گردوونا شەڕ ناکەم، من کەسێکی چاکم، بەڵام کەت لە دوای 5 ساڵ من پەیڕەوی ناکەم، ئەی باش بۆ لێرە من خراپ نەبم. ئەی لەوێ پەیڕەویم کرد بەڵام لێرە پەیڕەوی ناکەم. ئێستا ئەوەی کە تۆ لەویا لەم سەردەما پەیڕەوی نەدەکرد حکمی لادەرە لەسەر دەدا، ئێستا خۆت پەیڕەوی ناکەی، دەبێ حکمی لادەریش لەسەر چی بدەیت؟ لەسەر خۆت بدەیت، چونکە خۆشت پەیڕەوی ناکەی دوای 5 ساڵ. ئەی تۆ لێرە لە 5 ساڵە خەڵکت لەسەر ئەمە کوشتووە پەیڕەوی ئەوەی نەکردووە، دوای 5 ساڵ خۆت پەیڕەوی ناکەیت. ئەمە چی ئەم یاریە؟ ئەمە پارادۆکسە. چۆن؟ یعنی چی؟ یعنی ئەمەی کە باز دەکرێت ئەسڵەن سیستەمێکی ئەخلاقی نییە، چونکە سیستەمی ئەخلاقی جێگیرە لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر ناگۆڕێ، بۆ هەموو ئینسان یەکە. و ئەم جۆرە لە نەریتێکی چی نییە؟ ئەمە ئەخلاق نییە، ئەمە چییە؟ نەریتە. و ئەم نەریتانەش گۆڕاون.